و دیارە تەنورەکەیان بۆ گەرم ناکرێت. لا پاراوێزی 14مین خولی هەڵبژاردننی سەر کۆماری ئێراندا و بڕیارە لە ڕۆژی 28 حوزەیرانی 2024دا 14مین خولی هەڵبژاردننی سەر کۆمار بۆ دیاریکردنی نۆیەمین سەر کۆماری ئێران بەڕێوە بچێت. لەم خولەدا 6 کەس ڕکابەری یەکترن و لەو 6 کەسەش 5 کەسیان سەر بە بەرەی بناژۆخوازان و تەنیا یەک کەسیان سەر بە بەرەی ئیسلاح تەڵەبەکانە واتە ریفۆرم خوازەکانە. ڕێبەری ئێران چاوەڕێی ئەوە دەکات کە بە بەشداری نوێنەری ریفۆرم خوازەکان هەڵبژاردننی ئەم جارە ڕێژەی بەشداری دەنگدەران بەرز بکاتەوە واتە دەیەوێت لانی کەم پێچەوانەی خولی پێشووکات. ئیبراهیمی ڕەیسی سەرەڕای پرۆپاگەندەیەکی زۆر لەلایەن ڕژێمەوە بە دەنگی تەنیا 20% خەڵکی ئێران توانی ببێتە سەرۆکۆمار و کەمترین شەرعیەتی هەبوو. لە ئێستادا قەیرانی ئابووری، فراوانبوونی ناڕەزایەتی، پەرەسەندنی کێشەی شەرعیەت، قوڵبوونەوەی بۆشایی نێوان دەسەڵات و خەڵک و ئەگەری مەرگی ڕێبەری ئاینی کۆماری ئیسلامی و هەروەها ئەگەری پێکدادان لەگەڵ ئیسرائیلدا کۆماری ئیسلامی ڕوبەڕووی قەیران و مەترسی جددی کردوتەوە. هەر بۆیە ڕێبەری ئاینی کۆماری ئیسلامی با ڕاشکاوی باس لەوە دەکات کە دەبێت لەم خولەدا هەوڵی بەرچاو بۆ بەرزکردنەوەی ئاستی بەشداری خەڵک بدرێت. سەرەڕای داواکاری و جەختکردنەوەی بەردەوامی خامنەیی بۆ بەرزکردنەوەی ئاستی بەشداری خەڵک و پەسەندکردنی پاڵێوراوێکی سەر بەبەرەی ئیسلاح تەڵەبەکان و دیارە ئەم تەنورەش بەم ئاسانیە گەرم ناکرێتەوە و ئەم پەلە قاژانەش سەر ناگرن. تەنوری ساردی هەڵبژاردن ئەم پەیامە دەگەێنێت کە زۆر دەمێکە خەڵکی ئێران هەستیان بە ماندوویەتی و بێئومێدی کردووە و کەمترین هیوایان بە هەڵبژاردن هەیە و دیارە ئیتر بڕیاریان داوە چی دیکە ملکەچی شانۆی ڕژێم نەبن و بە دەنگی بەرز و مەدەنی ڕوبەڕووی دەسەڵات ببنەوە. دوورەپەرێزی ئەم ڕۆژانەی خەڵک لە بانگەشەی هەڵبژاردن هەڵگری ئەم پەیامەیە کە 40 ساڵی ڕەبەقە خەڵک هەست بەستەم هەڵپەرستی کەرامەتشکێنی و نیەت پیسی دەکات و ئیتر لەمە تێگەیشتووە کە سەرۆکۆمار داردەستی ڕێبەر و هێزە ئەمنیەکانە. جیا لەوەی سەرۆکۆمار هەرگیز کێشەکان چارەسەر ناکات بگرا کێشەی زۆرتر دروست دەکات. بۆیە وا دیارە ئیتر خەڵکی ئێران بڕیاریان داوە چی دیکە ملکەچی شانۆی هەڵبژاردن نەبن و کەرامەتی خۆیان هەرزانفرۆش نەکەن. گوێنەدان بە داخوازیەکانی دەسەڵات بۆ بەشداری لە بانگەشەی هەڵبژاردن لەم ڕۆژانەدا ئەم ڕاستیە دەسەلمێنێت کەوا خەڵکی هەست بە داڕمان و پوکانەوەی سیستەمی سیاسی کردووە و بڕیاری کۆتایی داوە ئیتر چیتر نەچێتە بەرەی دۆڕاوەکان و متمانەی بە هیچ پەیمانێکی ڕژێم و داردەستەکانی نەکات و کۆتایی بە ملکەچی خۆی لە ڕێگای بایکۆتی هەڵبژاردنەوە بێنێت. بەگشتی بازاری سارد و سڕی بانگەشەی ئەم ڕۆژانەی هەڵبژاردن لە ئێراندا ئەم پەیامە ئاراستی دەسەڵات دەکات کە دەبێت ئەم جارەش کۆماری ئیسلامی چاوەڕێی سارد و سڕترین خولی هەڵبژاردننی سەر کۆماری بێت. ناکرێت ئەم خاڵەش لەبیر بکرێت کە لە ئێستادا تەنیا یەک کەس ئەگەری هەیە ئەو تەنورە تا ڕادەیە گەرم کاتەوە. ئەویش خاتەمی سەرۆکۆماری پێشووی ئێران و ڕێبەری معنەوی ریفۆرم خوازەکانە. لەمڕۆوە دوور نییە لە ئەگەری پشتیوانی ڕاستەوخۆی خاتەمی لە نوێنەری ریفۆرم خوازەکان چاوەڕێی گۆڕانی دۆخی بانگەشەی هەڵبژاردن و بەرزبوونەوەی ئاستی بەشداری دەنگدەران بین. بەڵام لە کەشوهەوای سیاسی ئێستا ئێراندا زۆر سەختە خاتەمی وا بە ئاسانی ئابڕۆی سیاسی خۆی بداتە دەست مەسعود پزیشکیان کە گومان لە تواناکانی دەکرێت مەگەر ئەوەی لە ژێرەوە دەسەڵات گوشاری بۆ بێنێت یان ئەوەی بڕیاری مان و نەمان بۆ تەمەنی سیاسی خۆی بدات کە ئەمەش بۆ خاتەمی قمارێکی سەخت و کوشەندەیە. بۆیە لەم ماوە کورتەدا دەبێت چاوەڕێی بڕیاری کۆتایی و قمارەکەی خاتەمی بکرێت.